کورسێکی وتارەکەی ئایا تورکیە توانای دیموکراتیزەبوونی هەیە لە نووسینی ئاوارە. نووسەری وتارەکە با ڕوانگەیەکی ڕەخنەگرانە دەڕوانێتە هەنگاوی دوایی عەبدوڵڵا ئۆجەلان لە داواکردنی چەکردنی پەکەکە و ئەم هەنگاوە بە پلانێکی فریودەرانە لەلایەن دەوڵەتی تورکیاوە دەزانێت. وتارەکە شیکردنەوەی لایەنە جیاوازەکانی ئەم ڕووداوە و ئاکامەکانی دەکات. داوای چەکردن و کاردانەوەکان. ئۆجەلان داوای لە حزبەکەی کرد چەکدا بن و خۆیان هەڵوەشێنەوە. ئۆمەر چەلیک وتەبێژی حزبی داد و گەشەپێدان بە ئاماژەدان بەم پەیامە وتی سەرجەم ڕێکخراوە پەیوەندیدارەکان بە پەکەکە لە عێراق و سووریا دەبێت چەکدا بن و خۆیان هەڵوەشێنەوە. نووسەر پێی وایە ئەم داواکاریە لە ئەساسدا بۆ چەکردنی کوردەکانی سووریا خراوەتە ڕوو. ڕەخنە لە پەیامی ئۆجەلان. نووسەر دەنووسێت لە پەیامی ئۆجەلاندا ئاماژەی ناڕوون بە دیموکراتیزەکردنی کۆمەلگا و دەوڵەت کراوە، بەڵام نەک وەک پێشمەرج یان داواکاریەکی ڕاستەوخۆ لە دەوڵەتی تورکیا. بە بڕوای نووسەر ئۆجەلان بەرزترین ئیمتیازەکانی بەبێ وەرگرتنی گەرەنتی دیاریکراو داوە. هەروەها ئۆجەلان پێشتر ڕایگەیاندبوو کە هیچ جۆرە خۆ بە ڕێوبەری یان فیدراڵی داوا ناکات و تەنانەت ئەوە بە تێکدەری دیموکراتیزەبوونی کۆمەلگا دەزانێت. هۆکارەکانی پلانی ئاشتی لەلایەن تورکیاوە. نووسەر دوو پرسیاری بنەڕەتی دەخاتە ڕوو. یەکەم، بۆچی پلانی ئاشتی لە بەرنامەی کاری دەوڵەتی تورکیادا جێگرتووە و چ سوودێکی بۆ ئەو هەیە؟ دووهەم، ئایا کۆمەلگای تورکیا بۆ دیموکراتیزەبوون ئامادەی هەیە؟ لە وەڵامی پرسیاری یەکەمدا نووسەر گۆڕانکاریە ناوچەیەکان واتە شکستی حەماس، حیزبۆڵڵا و ڕووخانی دەوڵەتی سووریا تاوتوێ دەکات. بە بڕوای ئەو، ئیسرائیل و وڵاتانی عەرەبی خوازیاری مانەوەی ڕۆژاوان واتە ناوچە کوردنشینی سووریا و ئەمەش لەگەڵ بەرنامەی فراوانخوازی تورکیا ناکۆکە، کەواتە تورکیا پلانی ئاشتی بۆ کنترۆڵ یان لە ناوبردنی ڕۆژاوا خستووەتە ڕوو. نووسەر ئامانجەکانی دیکەی پلانی ئاشتی بەم شێوەیە ڕیز دەکات. دروستکردنی لەتبوون لە ناو پەکەکە و دووبەرەکی لە کۆمەلگای کوردیدا، ڕوبەڕووبوونەوەی پەکەکە و هێزەکانی دیموکراتیکی سووریا و بەدەستهێنانی دەنگی حزبی دیموکراسی و یەکسانی گەلان بۆ گۆڕینی دەستوری بنەڕەتی بە قازانجی ئەردۆغان. نەبوونی ئامادەی کۆمەلگای تورکیا بۆ دیموکراتیزەبوون. لە وەڵامی پرسیاری دووەمدا نووسەر پێی وایە کۆمەلگای تورکیا ڕوبەڕووی خێرانی مەشروعیەت نەبووەتەوە و فشارێک لە خوارەوە بۆ دیموکراتیزەبوون بوونی نییە. ئەو بە پێشەوانەی ئێران کە لە ئاستانەی گۆڕانکاریدایە تورکیا بە بێبەش لە مەرجەکانی پێویست بۆ دیموکراتیزەبوون دەزانێت. نووسەر با لێکۆڵینەوەیکی مێژوویی لە دروستبوونی ناسنامەی تورکی بەڵگە دەهێنێتەوە کە زمانی تورکی بووەتە فاکتەری سەرەکی هاوپەشی و ناسنامەی نەتەوەیی لە تورکیادا. بە بڕوای ئەو، ئەردۆغان، باخچەلی و تەنانەت سۆسیال دیموکراتیکەکانی تورکیا هەموویان لەسەر تورک زمان مانەوەی تورکیا و توانەوەی کوردەکان هاوڕان و پشتیوانی زۆرینەی کۆمەلگایان هەیە. کۆبەندی و پێشنیاری نووسەر. نووسەر پێی وایە شەڕی چەکداری پەکەکە لە تورکیا ئیدی بابەتێکی نەماوە و بە ئامانجە سەرەکیەکانی خۆی واتە هۆشیارکردنەوەی کۆمەلگای کوردی گەیشتووە. ئەمڕۆ بزووسنەوەی کوردی لە تورکیا پێگەیشتووە. کوردەکان بە خۆ باوەڕی گەیشتن و پرسی کورد بووەتە بابەتێکی جیهانی. نووسەر پێشنیار دەکات پەکەکە بەبێ مامەڵەکردن لەگەڵ دەوڵەتی تورکیا هێزەکانی خۆی بخاتە خزمەتی بەهێزکردنی ڕۆژاوا. بە بڕوای ئەو، تورکیا بەیان بەبێ پەکەکە دژی ڕۆژاوا شەڕ دەکات. تەنانەت بە کشانەوەی پەکەکە سوپای تورکیا باکووری عێراق چۆڵ ناکات. تەنیا ڕێگەی دەرچوونی تورکیا لە عێراق و سووریا فشاری جدی ئەمریکا و ئیسرائیلە و شانسی مانەوەی ڕۆژاوە زیاترە چونکە هێزە پشتیوانەکانی بەهێزترن لە دژبەرەکانی.
نووسەر لە کۆتاییدا پلانی ئاشتی تەنها بە پیلانێکی سیاسی بۆ هەڵوەشانەوەی ڕۆژاوای دەزانێت و پێی وایە بە بەهێزکردنی ڕۆژاوا باشترین بژاردەی ئێستایە بۆ پەکەکە و بزووسنەوەی کوردەکانی تورکیا.